کۆبانەی ئاو کارەبا و ئینتەرنێت نییە و کەمپینەکانیش هاوکاری بۆ ڕۆژئاوا کۆ دەکەنەوە. سڵاوتان لەبێت. کەزیەکمان دەبڕن، ئێمە 1000 کەزی دەهۆنینەوە. کەمپینەکان لە شوێنی جیاوازی هەرێمی کوردستان دەستیان بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری کرد بۆ لێقەوماوانی ڕۆژئاوای کوردستان. بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو تەواوی کۆکراوەکانی کۆمەکەکان بگەێنرێتە شارەکانی ڕۆژئاوا. لە هەولێر دوێنێ لەلایەن پارێزگارەوە کەمپینێک ڕاگەیەنرا و ئەمڕۆژ دەستیان بە کۆکردنەوەی هاوکاریەکان کرد بۆ ئەو کەسانەی دەیانەوێت بەشداری کەمپینەکە بکەن دەتوانن سەردانی شوێنی کەمپینەکە لە پارکی منارە بکەن. لە کەرکووکیش چەند خۆبەخشێک لەگەڵ دەستگایەکی خێرخوازی لە گەڕەکەکانی شۆڕی جە و ڕەحیماوە کەمپینێکیان بۆ ماوەی 3 ڕۆژ دەست پێ کردووە. بەڵام ئەو کەمپینە لە کۆیا بەڕێوە دەچێت جیاوازترە لە هەموو کەمپینەکانی تر و تەنیا پارە کۆ دەکرێتەوە. ئەوەشی سەرپەرشتیاری کەمپینەکە و چاڵنجی کەسەکانی شارەکە دەکەن و بۆ کەمپینەکە و پێویستە ئەوانیش چاڵنجی هاوڕێ و دۆستەکانیان بکەن. سەرەڕای ئەوەی ماوەی 4 ڕۆژە ئاگربەست لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەیەنراوە و پێویستە لەو ماوەیەدا هیچ تەقەوتۆق و پێشێلکاریەک ئەنجام نەدرێت، بەڵام چەکدارانی سوپای عەرەبی سووری گوێبە و پابەندبوونە نادەن و لە ئێستادا گەمارۆی شاری کۆبانەیان داوە. ئیدارەی خۆسەری بانگەوازێکی بڵاو کردوتەوە و دەڵێت ئەوەی ئەمڕۆ لە کۆبانێ ڕوودەدات تەنیا هێرشێکی سەربازی نییە، بەڵکو تاوانێکی گەورەی جەنگیە، چونکە لە ئەنجامی هێرش و پێشێلکاری چەکدارەکان جگەلەوەی شارەکە بێ ئاو و کارەبا و خزمەتگوزاریە سەرەتاییەکان کراوە، هێڵەکانی ئینتەرنێتیان چڕاندووە و بە یەکجاری ئەو شارە لە جیهانی دەرەوە دابڕاوە. ئیدارەی خۆسەری داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی و بە تایبەتی هاوپەیمانی جیهانی دژی داعش دەکات دەستێوەردانێکی بەپەلە و دەستبەجێ بکەن بۆ ڕاگرتنی ئەو هێرشانە و کۆتایی هێنان بەو تاوانە جەنگیانەی کە لە دژی هاوڵاتیانی مەدەنی ئەنجام دەدرێن. ئەو پۆلیسەی هاتوچۆی دۆزیەوە کە دوێنێ لە گربوونەوەیەک بۆ پاڵپشتی ڕۆژئاوای کوردستان بە سڵاوێکی سەربازی لە ناو ئاپۆڕای هاوڵاتیان دەرکەوت. پۆلیسەکە ناوی هەڵۆ مستەفایە و کارمەندێکی هاتوچۆی قەزای کۆیەوە بە 1964 وت وەک سەربازێک کە ئاڵای وڵاتەکەم دەبینم سڵاوی لێ دەکەم. منیش ویستم بەو سڵاوە بەشداری پاڵپشتی کوردستان بکەم لە ڕۆژئاوای کوردستان. هەڵۆ دەڵێت لەو کاتەدا لە کاتی داوامی فەرمی بووم، گربوونەوەکەش بە بەردەم داڕۆیشتن. هەر ئەوەندە دەستەڵاتم هەبوو کە بەو سڵاوە لەگەڵیان بەشدار بم. ئەم جوڵە و ڕێزگرتنەی پۆلیسەکەی هاتوچۆ هەم لەلایەن بەڕێوەبەراتی هاتوچۆی کۆیە و هەمیش لەلایەن سەرپەرشتیارانی گربوونەوەکەی دوێنێ بۆتە جێگای بایەخ و پێزانین، بۆیە هەردوو لایەن بڕیاریان داوە ڕێزلێنانی پێشکەش بکەن. بارودۆخی خێزانە ئاوەرەکانی چەند شارێکی ڕۆژئاوای کوردستان لەوپەڕی خراپیدایە. بە جۆرێک ئەو خێزانانە دەستیان بە ئاسانترین خزمەتگوزاری سەرەتایی ڕاناگات. کامەران مەلا عوسمان نوێنەری تیمی کوردستانی عێراق CPT ئەمریکی لە شاری قامیشلۆیە چاوی کەوتۆ بە 83 خێزانی ئاوارە کە بەهۆی هێرشەکانی ئەم دوایەی هێزەکانی حکومەتی سووریا لە شارەکانی ڕەقا، تەبقا، حەلەب، حەسەکە و کۆبانی هەڵاتە بوون. کامەران دەڵێن لە ئێستادا زیاتر لە 1200 خێزان ئاوارن لە مزگەوت و قوتابخانەکانی قامیشلۆ نیشتەجێن و دەستیان بە خۆراکی پێویست، بەتانی دۆشک و ئاوی پاک و دەرمان و شوێنی خۆشردن و خزمەتگوزاریە سەرەتاییەکانی دیگە ڕاناگات. شەوانە خێزانەکان بە تایبەتی منداڵان بەدەست سەرمای تاقەت بڕوکێنەوە دەناڵێنن، چونکە پلەی گەرما بۆ 2 پلەی ژێر سفر دابەزین و هیچ ئامێرکی گەرمکەرەوەشیان نییە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم ڕاپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە دەزانین دوێنێ کچێکی شەرەڤان کەزیەکەی بەدەستی چەکدارێکی داعشی جۆلانی بڕابوو و لە دوێنێەوە کەمپینێکی زۆر بەرفراوان و بەربڵاو لە کوردستان لەلایەن خانمان و لەلایەن ئافرەتانەوە دەستی پێکردووە. هەر کەسێک لە لای خۆیەوە هەر ئافرەتێک لە لای خۆیەوە پرچەکانی خۆی دەکات بە کەزی و وەڵامی دەداتەوە لە هونەرمەند، لە چالاکوان، لە کەسی ئاسایی، لە پۆستە حکوومیەکان. و ئەمڕۆ لە سلێمانیش چەندکی ژۆڵەیەکی جوان لە نێو قوتابخانەکان دەستیان کرد بوو بۆی کە کەزیەکانی خۆیان دەهۆنیە و دەیان کرد بە کەزی. و یەکێک لەوانە کچێکە کە 14 ساڵە لە کۆبانێ دوورە ئاوارەیە و هاتووە لە سلێمانی دەخوێنێت. ئەو دەڵێت من دڵم بۆ کەس و کارەکەم تەنگ بووە، دڵم بۆ کۆبانێت تەنگ بووە، دڵم بۆ ڕۆژئاوا تەنگ بوو. لە کاتی قسەکردن بۆ 1964 کەزیەکەی دەهۆنێتەوە و دەڵێت ئێمە هێزمان لە کەزیەکەماندایە و بە هێزی کەزیەکەمان دەتوانین ڕوبەڕوو ببینەوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.